بەڵێنی تۆ بۆ کەسوکاری ئەنفال چی بوو لەم ڕۆژەیە؟ زۆر سپاس سەری ڕێزی حرمەت نەوەکەین لە ئاست شەیدانی ئەنفالکرا و تەواوی شەیدانی جینۆساید دیارە ئەمڕۆ دوای 36 ساڵتەیە پەڕێ بەسەر مەرگەسات و جینۆسایدی ئەنفال و هەموو ئەنفالکراوانی گەلەکەماندا. ئێمە تەمەن من دەمەوێت دوایەوەی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دروست بووە ئێمە یەکەم هەنگاوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە مۆنۆمنتە لە ساڵی 2015 بە بڕیارێکی ئەنجومەنی پارێزگا کە بڕارێکمان دەکرد بۆی کە چەمچەماڵ بێتە پایتەختی شەیدان و ئەنفالکران و دواتر بڕارەکەمان نردووە بۆ لایەنە پەیوەنددارەکان و پەرلەمانی کوردستان. ئەمە خاڵی بڵین کاری یەکەمی ئێمە بووە لەسەر بڵین ئەتوانین بڵین وەکو ئەنجومەنی پارێزگا سەبارەت بە خزمەتگوزاری یەکێ لە داواکاری سەرەکیەکان داواکاری بڵین جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆفتەپە چەمچەماڵ بووە بەداخەوە تا ئێستا ئەم پرۆژەیە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە چەندین جار بە ئامادەبوونی بڵین قایمقامی ئیداری قەزای چەمچەماڵ بە ئامادەبوونی نوێنەرانی خەڵکی چەمچەماڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چەندین کۆبوونەوەمان ئەنجامدا و چەند جارێکیش هاتوون لە دیوانی قایمقامێتی چەمچەماڵ کۆبوونەوەکانمان ئەنجامداوە. چەندین ڕێکخراوی ئەتوانین بڵێم چەندین کۆمپانیای دەرەکیشمان بانگێش کردووە بۆ ئەنجومەنی پارێزگا لە کات و ساتەکانی خۆی لە ساڵانی ڕابردووە بۆەوەی کە بتوانین پارێکی لە دەرەوە بۆ دابین بکەین و بۆ ئەم پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە بە شێوەیەکی گشتی خەڵکی چەمچەماڵ ینی لە دەستبی ئاوەی ڕزگاریان بێ. بەڵام بەداخەوە ینی ئەتوانم بڵێم هەموو هەوڵەکانی کە لەگەڵ کۆمپانیەکانی دەرەکی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان تا ئێستا نەمانتوانیوە ئەو پرۆژەیەکو پێویست بە ئەنجام بگەێنین. بەڵام بەداخەوە لەگەڵ دەست بەکاربوونی ئێمەیە یەک لەو شتانەی کە لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکانە نەما بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بوو. لە ڕابردووە ئەتوانم بڵێم ساڵانە زیاتر لە 370 میلیارد دینار دەچووە ئەنجومەنی پارێزگاکان کەم بۆ پرۆژەکان بە شێوەیەکی گشتی دابەشەکرا و ئەو لەوێتە درا بە پرۆژە گرنگەکان لە دەست بەکاربوونی ئێمەوە ئەم ئەتوانین بڵێن ئەم بودجەیە نەما بودجەکانی حکوومەتیش نەما ینی ئیتر دواتر بە بیانووی شەڕی داعش و بە بەیانووی کۆرۆنا و خراپی پەیوەندەکانی نێوان هەرێم و عێراق ئەمانە هەمووی شتەکانی بەرەو خراپتر بوون. هیوادارین لە داهاتوودا ئەمانە کۆتایی پێبێ و بەرەو باشتر بڕۆن.